بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە حەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئەوەی ئەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەزیزان و خۆشەویستان، پرسیارێکی سادە و ساکارمان هەیە. ئەمڕۆ تەوەری حەڵقەی بەرنامەکەمان تەرخان کردووە بە دابەشکردنی نەوت بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان. زۆرێک لەو خۆشەویستانەی کۆمنتیان نووسیوانە جاوە پرسیارە، یان نووسیوانە جا ئەوەکەی پرسیارە، یان نووسیویانە هەمومان ئەزانین بۆ، یان بەشێکیان نووسیویانە بە هەوەس، واتە حکوومەت بە هەوەس نەوت دابەش ناکا بەسەر هاوڵاتیانە. نەوت سەروەختێک لە هەرێمی کوردستان وای لێ هاتبوو بە $20 و $25 و تەنانەت هاتە $90 و $80 بڵێن دەسەڵاتی هەرێمی کوردستان ئاوا نەوتیە فرۆشت. لێ ئێستادا نەوت سەر و $80 هەم داهات، هەم ئەو باجەی کە لەسەر هاوڵاتیانە، هەم پارەی ئاو و کارەبا، هەم پارەی چوزانم خۆڵ و خاشاک تەنانەت هەموو گەڕێتەوە جیرفانی حکوومەت. بەڵام حکوومەت ئامادە نیە لە بەرامبەر ئەم هەموو داهاتێک کە بۆی دێ بەرمیلێک نەوت بەڕەوا نابینێ بیدا بە هاوڵاتیان. یعنی ئەگەر بەراوردێکی پار ساڵ بکەین لەگەڵ ئێستەیە، ئەبینین مەسەلەن $100 بە 120,000 بووە لە بانقی نێودەوڵەتی ئەوانە بە 170,000 بووە، دراوەتە 124 و 25. ئێستا $100 بە 145,000 و 48 و 50,000 سەیریکەن. ینی ئەم جیاوازیە لە نرخی دۆلار لە ڕابردووە و لە ئێستادا، و نرخی نەوتیش لە ڕابردووە چۆن بوو لە ئێستادا چۆن بووە. اینجا ئێمە مەبەست لەم جۆرە بەرنامانە و مەبەست لەم جۆرە تەوەرانە بیرهێنانەوەی ئێوەی ئەزیز و خۆشەویستە. خەڵکێک هەیە ئێستا لەوانەیە بەرامبەرمان دانیشت بێ بڵێ جا حکوومەت چیتان لێ بکە، ئێوە خۆتان هەرچیەک بکە ناڕازین. تەمان ئەوا زانین بەشێک لە جەماعەتی زۆنی ئەولا کە مەسەلەن خۆشگوزەرانن، وەزعیان باشە، معاشیان باشە، پارە و داهاتیان باشە، بندیوارن، وەلحاصڵ مشەخۆرن، چوزانم حرام خۆرن، هەرچیەکن خۆیان و خۆیان. بەڵام دوجار خەڵکێکیش هەیە بێپارەیە، بێ ئیش و کار و کاسبیە، ناتوانێت بەرمیلێک نەوت بکڕێ، کارەباکەش ئەوەنە باش و گونجاو نییە لە ماڵەوە هیتەرێکیان سبلێتێک هەڵکا و بڵێ پێویستیم بە نەوت نییە، وەکو وڵاتان کە سیستەمی غاز و سیستەمی کارەبا و شۆفاژ و هەموو ئەمانە بۆ ماڵان دابین کراوە. لە وڵاتەی ئێمەیە هیچ شتێک لەسەر سکە و مەساری خۆی نییە، تەنها یەک شت نەبێ، ئەویش ئەوەیە هەر هاوڵاتێکە چێتە هەر دائیرەیەکی حکومی، حکوومەت دەسەکا بە جیرفانیا، ئەڵە جارێ مافی خۆ من بەرێ، حەقی خۆ من بدەرەوە، داوای مافی خۆت و حەقی خۆشت نەکەی بە هیچ شێوازێک. راپۆرتێک کرابوو لەم ئەمڕۆ بینیم لە شاری هەڵەبجەی خۆشەویستەوە، خەڵک یعنی باز لەواکەن ئەڵێن 2 ساڵە مەسەلەن بەرمیلێک نەوت بەسەر هاوڵاتیانە دابەش نەکراوە. باش یعنی هەڵەبجە بووە، یعنی تۆ وەرە ئەوە فاکەت بێ بەرامبەر 5,000 شەهید لە هەڵەبجەیە کیمیاباران کراوە، تا ئێستا نەتوانیوە بەرمیلێک نەوت بدەی بە خەڵکەکەی. ئاواش ناوی خۆت ناوە حکومڕان و دەسەڵات و حکوومەت و سەرۆکایەتی و فڵان و ئەمانە. بەڕاستی خەڵک ناحەقی نییە کاتێک کە ئەڵێ هەرچی وەزیر و حکوومەت و فڵان و فیسار هەیە بە قوربانی $1000 بێ، لەبەر ئەوەی ئەو $1000 ئەیدا بەدەستی مناڵەکەیەوە، مناڵەکەی دڵخۆش ئەکا بۆ $1000 ئەوەشی نییە. بەڕاستی بۆیە بێ ئەم حکوومەتە یاخود ئەوەی کە خەڵک ئەڵێ ئەم بەناو حکوومەتە ئاوڕێکی جدی لە گوزەرانی خەڵک بدەنەوە. ئەجینا خەڵک گەیشتووەتە ئێرەی زۆر بێتاقەتە، خەڵک زۆر تووڕێیە، کوێی تریش ئێرەیش ئەوە کاچی دەرهێنەڵە تا ئێرەش گەیشتووە نەک ئێرە. بەڕاستی ئەبێ حکوومەت ئاوڕێکی جدی لەو خەڵکە بداتەوە. با بچمە لای پەیوەندی یەکەم کە کاروان لە هەولێرە وەرەگرم. سڵاوی خوا لە جەنابەت کاکاروان جان. باشی بێ بەڕێزم. موفق بی برام، الحەمدولیلا، سپاس دەکەم. دەستخۆشی و بەڕنامە لێ دەکەم. خوا لێ ڕازی بێ، دەستخۆشی لە جەنابەت دەکەم بۆ پەیوەندیەکەت. بەڕاستی لەسەر تەوەرەکەت یعنی هەرچەند قسەی بکەین و هەرچەند تەوەر هەبی، وازانم هەر نەک سوودی نابی، هەر بەڵکو هەر نەکرێ باشترە. بەڵێ یعنی حکوومەتی چێ لە سلێمانی 3 نەفەرە، لە هەولێرە 3 نەفەری بنووساوە. یعنی حکوومەتی چێ بە چ برێم حکوومەت کا، بە چ دابرێم حکوومەت، بە چی دا هەر برێم. ئەی ئەوە نییە باش کاکە
بس ئەو پرسیارم جواب دەوە بە چ برم حکومەت کاکاروان بەڵێ هەدی تۆ سەرۆکی حکوومەتت نییە ئێستا وەزارەتت نییە وەزارەتی کورە سەرۆکی حکومەت لافا و هەولێر لە هەولێر نیوەی گڕەشی ئاو بردی چاوەڕێ بەغدایە درێ قەرەبوومان بکەوە وایە ئەی باشە ئێستا یعنی وەزیری سامانە سروشتەکان ئەیود نایڵین سەرما هەڵکا لە کوردستان یەکسەر نەودا بەشەکەی وەزیر بگە بە خۆم تۆ ماران بەرمیل دیگەمە لە کۆرانەیە کاتی انتخاب بوو برام نەفتی تۆ عاری تێ ئەمڕۆ ئێستا یەک شیش سۆبەتەوە خۆم خوچوومە ناو سۆبەکەی یەک شیشم پێکردیە تەوا دەست و چاوت خۆش بێ نفتی تێ عاری تێ حکومەتی تێ قانونی تێ یاسای تێ کۆمەرە کەسەکە لە گۆڕ ئەو لە خۆ لە دێخۆ ئەوەش دەخۆ لە دێخۆ دەچێ دایرە مروری بێ ئەوەندا بۆری زبری دێدرێ ئەوەندا پارە کارەبا ڕێسی دێ ئەوەندا کارەبا مۆل دێدرێ ئەوەندا حکومەتی تکا کاکۆمەت باش سپاس دەکەم کاکاروان ئەزێت کێشا بۆ پەیوەندەکەت مەمنونی جەنابتم ئەچمە لای مام جەوهەر سپاس دەکەم ئەگەر خەڵکێکی زیاتر بەشدار بن واتە کاتەکەت مەحدودە لە خزمەتی جەنابتان فەرموو خەمی منە هەموو شتەکان بوومە مامەخەمەی هەموو شتێکی باشە مامەخەمە لە خزمەتی لە باج و دەرامەت و دەربەدەری و نەهامەتی و کوشتنی بڕین و زیندانی و هەروەها کۆلایەتی و کارەبا ژیرەک و ئاوی ژیرەک و هەروەها نەدانی موچە لە مادەی خۆی و نەگەرانەوەی پاشەکەوتی موچە و نەگەرانەوەی لێبڕێنی موچە و نەدانی سرفەیەقار و زەواج و سرفەڕۆم بۆ فەرمانبەران و هەروەها ڕێزنەگرتن لە میلەتەکەی خۆی هیچ شتێک دمینێ هیچ شتێک نامینێ ئەوە حکوومەتی عێراق دەرەکا کە ئەمن بێم لەگەر هەموو شتی دەدەم ئەوە قبوڵی نییە باش ئەوە تا خەڵک کۆت دەکە ئەوە ژیانەکەیتی کارەبای ئەوە تا کارەبای زیرەکی لۆکۆی دانایە دوونێ شەیەکە دەوری 15 ساعت کارەبا لەبوو ئەوە کارەبا زیرەکەکەتە بە چ دار بڵێ نەفێت والله باناوی شخصەکە نێرە پێم بۆ گوتم کاکە ئادی نەفوی وەڵا باشە وەزارەتی سامانە سروشتەکان ئەگە وەزیرە جەنابی ئەگەر سەلاحەتی کامیلی هەیە باشە بە سیستان نەتوانن دوو پاڵاوگای دروستکەن کە منتوجار لە بۆ کوردستان دابینکەن بە تەمای چی بە تەمای چی وەرە پێمرە کۆمەڵک برسیاتە هۆ ئێستا تێرن و ئێستا بۆ میلەت ناکەن ڕێزش لێ بۆ شاری کوێ لێ شتی بە جواب نایە بڕە ئەحەداد وەری تێدا ئەو هەمە دکتۆرەی تێدایە ئەو هەمە بەرپرسەی تێدایە هەر سێ سەرۆک کۆمەڵگەی کوێنە یەکێک بە جواب نایە ئەم بەداخەوە ڕۆژێک نەمدی دکتۆر بەرهەم ئەوەندە ساڵەی لە بەغدایە بێتە کوردستان لە پشدەرەوە پێدا بێ ئەرە بۆ شارەکەتان پێکسو ئەرە بشێوی ژیانتان چۆنە ئەرە ڕێگەبانتان چۆنە بێتە کۆی بێتە پشدەرێ بێتە ڕانێ بێتە دۆڵی دافایەتی بستە هەموو شوێنەکان ئەوە خۆلە شەشانی خۆیتی کەبیکە یەک شتی بەدەست نیە لێرانە جێچێتی پارتیەکە قۆسی تۆ با لە بەغدای یەک بین بەڵام با لە کوردستان سەری کورد لە قوڕە بنێ ئەوە ڕاستە ئەدی بۆ ناچن ئەوە تا ئەو هەمە ئەویان هەیە لە خارج بەناوی نوێنەری کوردن دەرێ وەڵا حیای حکوومەت ئێرەم دەبێت ئەتو نوێنەری کورد لەوێ دانیشتی مانگانە بە دەفتەر پارە وەردەگری بە درۆدانە سەو خۆرمات کردی و خەڵکە فەقیرەکە زێرە دیناری لە جیرفان نییە ئەوە تا خەستەخانەکانی ئەهلی دەرمانی حکوومەت دەرمانی تێدانیا ئەوە تا پڕە ئەویش عەمەلیاتەکەی بوویتە بپارە باسی چی دەکەیت دەچێ ئازاری دەرمانی دەکرێت هەر دەرمانێک لەباسی نەخۆشی چاکە پەنجا نەخۆشی زیاد دەکات ئەرێ باشە سەرکرد ڕێز لێت تو ئەو خواگە ڕێگەم لێ بگریت من گلەی تەواو لە هەموو سەرکرد لە حزب سیاسیەکانی کوردستان هەیە بە دادوەرەوە بە سەرۆکی حکوومەتەوە بە پەرلەمانتەوە بە هەر شت بە سەرۆکی هەرێم و دوژێگرەکەیت بەداخەوە کاگنێتیزان بۆ سەرۆکی حکوومەت لە باسی دڵی میلەت خۆشکان باشە کەوتی موچەیدانە بەرنامەکەی لۆ مەسئولیشدانە ئەوە تا هەتا ئێستا کە ئەم لە قسەی خۆشی ئەو یەکیبانەی کە بێ میلەت بری پێ خۆش دەستت خۆش بێ مام جەوهەر سوپاسە دەکەم کاتم زۆر پێبەخشید مەمنونم بۆ پەیوەندەکە دەچمە لای کەنەدی لە هەولێرەوە ئەلۆ کاکە چۆنی باشی چۆنی کەنەدی باشی باشم ئەەکەم ناوت کەنەدیە بەرێ ناوی خۆمە ناوی ئەسلیمە باشەوە چۆنەوە ناوت کەنەدیە وەڵاو باوکمەوە ناوی ناولۆ ئاخر لەسەر چ بنەمایەک کاکە حکوومەتی چی و برای کاکە ڕاوەستە کاکە کەنەدی کاکە ئاژیان ڕاوەستە کاکە با بزانین بۆ ناوی کەنەدی پێمان بڵێ وەڵی نازم على ئەساس بە ناوی زۆر کەنەدیەوە کەدوم لە وەختی خۆی نازانم شتێکی بە ناوی جۆرج کەنەدیەوە بەرێ باش باشە فەرموو بەردەوام بە برای بابوو گیان
او حكومتها زعمت يا ابو خوي وعرق لي بدول السرما قناعاتهم في او حكومتها يك كانوا دي بدل سماوه نخا كي بدل سماوه نح ملتقي بدل سماوه حتى هي فروسي دي بو فنداسات او حكومتها ساكيري بس وعين خوي كده سري خوي خري ياخذ نقرنا او حكومتها فروشا وبراي بامر داوي نود اردوغان واسوانه بينن وراح بري هرب خير لو تسمع بدي اردوغان وهذا حكومتي خلانين ولا حكومتها بله حكومتي فروشا وكي حكومتها اسيا والله حكومتها ما منارج صعبه بري وسيوابي خرج داوي ما في خوي كابي قريو نوتي نداته ومعاشي نداته وكهربائي نداته والله بمنارج صعبه بري وسيوابي دەست خۆش سوپاس دەکەم کاک کەنەدی دەست خۆش کاک کەنەدی سوپاس بۆ پەیوەندەکەت ناوێکی عەنتیکەی هەیە کاک کەنەدی ئەو ئەزیزانەی کۆمنتیان نووسیوە کاک تاهیر یوسف ئەڵێ لەبەر ئەوەی هەمیشە هاوڵاتی قەیرانێکی هەبێت واگای لە سیاسەت نەمێنێ معرف حسێنیش ئەڵێ بێباکی حکوومەت و بێدەنگی خەڵک ئەم دۆخەیان دروست کردووە کارزان موسلیم نووسیوێتی خەتای خەڵک خۆیەتی ئەبێت ڕۆژی هەڵبژاردن ئەم دۆخەیان لەبەر چاو بێت بەڵام بەداخەوە بیریان نەچێت چیان بەسەردێت لەلایەن حکوومەتی کوردیەوە ئەحمەد عەلی ئەڵێ لەبەرەوەی ئەم بەرپرسانەی خۆمان پارە و گیرفانی خۆیان لا گرنگترە لە خزمەتکردنی هاوڵاتیان کا حەمە ڕەشید فەرموو مامۆستا مەحموودی بەڕێزی وارد باش هەموو کاتت باش کا حەمە ڕەشید جان بەڕێزی ڕێزم بۆ خۆت و شتافەکەت زۆر سپاس بەڕێزی کاکی بەڕێزم وەڵڵای ئێمە کەڵەگا دەکەین حکوومەت شکستی خوارد شکستی خوارد لە هەموو سێکتەرەکان چ جای کارەبا چ جای نەوت چ جای پەروەردە چ جای تەندروستی چ جای چۆزانم وەڵڵاهی لە هەموو سێکتەرێک شکستی خواردووە بەڵام دان پێدانانم داخەکەم نازانم چ شیرناتێکیان بۆ حکومڕانی داچووە یا چاکی بکەن لە خزمەت میلەتەکەیدا کا حەمە ڕەشید بەڵێ من پرسیارە لە جەنابەت دەکەم حتمما جەنابەت تەمەنێکت هەیە ڕاپەڕینت بینیوە بڵێن ڕاپەڕینی ساڵی 91 وایە ئەولاش ئێ باشە خەڵکی دژی زوڵم و زۆری بەعس ڕاپەڕین بە ئومێدی ئەوەی حکوومەتێکی کوردی خۆماڵی دادپەروەر ئەم وڵاتە بەڕێوە ببا لە ئێستادا تۆ وەکو ئەوەی کە ئەو ڕاپەڕینەت بینیوە ئەگەر بەراوردی کەی بە گوزەرانی زمانی بەعس ئێستا باشتریان ئەو کات باشتر بوو تەنها ئەو پرسیارە وەڵڵاهی من بۆ خۆم قیمە کەم دەکەم چونکە ناڕەحەتی بەحسم زۆر دیوە باشە ئەگەر دەڵێن بەحسی ڕەحمەتی یا سەردانی ڕەحمەتی ناناشتی وا ناڵین ئەوە سەدام دیکتاتۆر بووە پیاوێکی زاڵم بووە خوێنمش بووە زوڵم و ناعەدالەتیەکی زۆری هەبووە دەرحەق بە خەڵکی کورد جینۆسایدی کردووە ئەمفالی کردووە هەڵەبجەی کردووە هیچ کەسێک بۆی نییە ڕەحمەت بنێرێ بۆ تاغیەیەک بۆ کابرایەکی زاڵم و زۆردار با بڕوە ئاوچی بەتاکید سوپاست دەکەم کا حەمە ڕەشید مەمنون بۆ پەیوەندێکەشت ئەخرجا قسەم نەکرد ئەجا فەرموو بەردەوام بە فەرموو دەزانێ من کە پێت دەڵێم ئەوانە دان پێدانانن دەبواە خزمەتی وڵایە کاکە خزمەتی وڵاتەکەی بکەن یا بەدی بێڵن خەڵکی دی هەیە چێنی ڕۆشنبیر هەیە خەڵکی تازە پێگەیشتووایە دەکرێ من بەو تەمەنەیەوە ڕێ لە کوڕەکانم بگرم بەڵێ آخر ناکرێ ئەمانە پێم سەیرە بەڵام بایەک مژدەشت دەمێ وڵی لەوە نەبێ ئللا نەجاحەتیان لە باز و خراج و جەریمە و جرائیمی میلەتەکەی نەهێت سەرکەوتون لەوە دادنا لە هەموو شتێک شکستیان خوارد بەزان پێدانانن دەستخۆشی لێ دەست خۆش سپاس کا حەمە ڕەشید خواگەدارت بێ چمە لای کاک عەبدوڵڵا لە پیرەمەگرونەوە سلام علیکم کاک محمود عەلەیکە السلام و ڕەحمەت الله کاک عەبدوڵڵا گیان دەستخۆشی بەرنامەت لێ دەکەم برای بەڕێزی چاوت ناز دەکەم زۆر سپاست دەکەم مەمنونم وەڵڵاهی زابرا بەکوێ هەڵبڵین ئەوەی جا هەبوو برادەران و ئەمە ڕۆشید و مامجەوهەر هەندەی پێدا ڕۆیشتن دەستیان خۆش بێ بەڵام کاتە ئەم حکومەتە بەڕاستی غەدرێکی زۆر گەورە لە شەعب و میلەتەکەی خۆی دەکا وەرە بڕوانە وەکو تەندروستی بڕوانە ئاو کارەبات وەڵی جارێ بۆ پەوەرە زیرەکەکەت حەقوا بوو بە عام خەڵکی کوردستان نییە یەک ماڵ پەوەری زیرەکی بۆ ببەستێ لێوەری زیرەک ئاخر چی بۆ کردیندا کارەبای زیاد کرد
ئەوە بۆی بەستووە وا بکە بە کۆنتڕۆڵ ببژێنێتەوە من شەرتم کردووە کەی کوژاندیوە وعد بێت ئابڕۆژی پێوە دەنێم و چەتاڕی دەکەم بە پێوەرەکەی هەر هەموو خەڵک بێتانە سوور دەستی خۆش بێ ڕاپەڕی نان یەک پێوەری بۆ بەستن بێتانە سوور دەیەک بوو کوردستان هەوا بوو نێڵە کەس نێڵە بیبەستێ پێوەری زیرەک یەکە دوای ئەوەی کاک مەحموود ئەتوو چەند ساڵە ئەمە ساڵ پێمەگوم شێ ساڵە قەترێ نەوت ماڵەکی پێمەگو قەترێ نەوتی وەرنەگەتوورە سەر دەریای نەوتی ئەتوو خەفەخانە لەوەی تۆ ئاگادار بوو کابرایەک سیور یەک شەوی لە خەفەخانەی بۆ سیوی 1 ملیۆنێ نێستاندووە لە چەند نۆر و زەمانێکی بۆ شەوی ملیۆنێکی لە نەخۆشی بستێنی دوایی کە ئۆفاتی کردووە توانە دەبێت 10 ملیۆنیشمان دێەوە هەتا لاشەکەت بدەینەوە ئەمە چ نۆر و زەمانێکی شتی وا بووە هەتۆ خەفەخانە پارە بێ ئاو کارەباکە پێویستە حکومەت لەسەر حکومەت ئاو کارەبا نەوت بەبێ بۆ هەوڵەتەکانی وڵاتی خۆی دابین کە هەر بەبێ بەرامبەر بە پارە نا ئاو کارەبا نەوت بەڕاستی گەیوەتە قاقای پێگەینێتە نات دووڕێ لەبەر بێ میلەت و شەعبەکەی ماوە یان ڕاپەڕینێکی سەراسەری یان هەمووی کۆڕۆی بگەوە کۆڕۆی نەوتوێت بۆیان بەجێڵێ بۆ دووساڵی و زان بخوا تەرابێنجا وەمزان دەگەم عالەمەکە بە ئام بۆی بەجێڵێ بەڕاستی لە عەترازا بووم و زۆریەکەی ئەوەی کە بەعەزمەی کرد ئەوان بە تەمان تەواوی کرد خەڵک ناوێرە قسەی ئازادی بکە ناوێرێ بە ئازادی ئەدوو مەکتەبت کردۆ بە پارە خەفەخانەت کردۆ بە پارە کاکە هەموو دکتۆرێک مەعاشی خۆیە عملیاتێکی بەسیط بەڵێ کاکە لە وڵاتان دوو دەفتەرێ بڵاقەی ناکەوە 50 وەرەق بدەی کابرا هەیە قەرزی کردۆ بۆ ئیشاعەیەکی بە قەرز شۆدە خەفەخانەکەی دەستەکانت خۆش بێ زمانێکیدا بۆ دکتۆر بۆ کاک عەبدوڵڵا گیان کابرا لەوەیە سەعەتی وەرەقەشی نێبێ لە ماڵێ شەوی ملیۆنێکی نێسن بۆ خەفەخانی بە هیچ دەور و زمانێکی هیچ وەڵێکی وا نەبووە تەواوە دەستەکانت خۆش بێ سپاسە دەکەم کاک عەبدوڵڵا گیان بۆ پەیوەندیەکەت خوا گەدارت بێ یا ڕەبی ئەچمە لای کاک محەممەد لە تەکیەوە السلام عليكم كاك محمد. وعليك السلام ورحمة الله وبركاته برا برزكم. من دون مسألة كاك حمر رشيد قلتي أم حكومة حموس أكثر كان فشلي ناوى. بله. من بعكس كاك محمود علينا فشلي نحيا ناوى بلكو لزربي دوري سكتر كان راسي سركوتو وتزيد جردي وجاشاتي. أما أنا زوج سركوتو بتاعي حكومة كمان شلون دري دي عليه. أنت أبوش تيجي تريش. مرة كدينين كجوا عندك كادينوية لخورين قرآني سرق منظر الدعوة. براسي قرآنية كحتى سجل قان من فيروز بعيد يكملوا كبرى كريدا ودتي شيء خوزه. عزيزة كم تضع حسين دكتاتور وفاشل بهالشيء يكبو. والله كبرى يكبو أيتواني يعني راضي نبو كدنتيك خراب هنا تعامل طول لخوشة كده. حتى هنا هل همي ماركة عالمي وستاندرد عالمي بو. أمدزو جردانا إنسا كورا قاريان بري ورا بيانا تشينيات كبسر خلقا شون كادي خوي تشينيات صدع حسين تشينيات كبسر قوكتفو حلب جو بادي سانو شوم تريبو باسكم أما ورا إنسا قاريان بري تشينيات كبسر حق بسر خلقا كان قصم بخواي كن رازين كاك ورا إنسا تو بارتا بيا ورا كاك من أمشوك خلقا فرحسي زورو زبانا تشيات فتشينيان بسر عبكين بس تو بارتا بحكمة قصم بخوا برشمان بسر واضحة. بقول بانا من جاك تيجي تريش. قرانية كأنتي سرق مازيرة براسي قرانية كجوانا من زور رياضم بوي هي. نجي هش من أو قرانية في بريستو كجوان ترى أو قرانية كعليه في رأي كل تاريخي أو سرق مع برزانية. ليك واحد. دس خوش بخوال لقلبه. سپاس با پیندکت کاک جلال لشویوه. کاک جلال. سلام كم. کاک جلال. السلام عليكم شلونن؟ وعليك السلام ورحمة الله لهولي وكاك زلال باشي؟ باش الحمد لله. يا ربي باش بي. بله. لخدمتم أجا دنجي تلفزيونك بيدنك كاك زلال باشا هو بيدنجي كله تلفونه جملة بقول. بيدنجك باشا. بيدنجي. أو خلقنا زمتنا جا خما لحلق. بوتي. بيدنجم كدوة. باشا. استاخ. خلق خمان هلا ذكين كاك فاتية تدي كلا درنا ماوا. كردستان تصير بغداد يتوا. أو أنا بوي واكن خلق هستي كيف بتشو عرب النويرة أو تصيفان يزنا
خەڵک دەبێت بۆ خۆی تێبدا مادام حکومەت هیچ خزمەتگوزاریەک نەکات ئەوە هیچیان لەدەست نەماوە چاوەڕێی بەغدان بێننەوە جادەیانەیە ئۆباڵەکەی جەماوەرد ئەوە خۆ دیارە کاکەجان حکومەت ئەگەر هیچ نەکامانە حکومەتی چی کاک زەلال بێزارکەن خۆی بە باشی بەغایە کاتەوە کاک زەلال من وای تێ دەگەم ئەوانە هیچ کە داوایان لێمەکەن هیچ ئەوانە تازە لە حکومەتی نەماون بەتەما حکومەتی نین دەیانەوێت خەڵک تووڕەکەن یانی تێناگەنەوە خەڵکە کاک زەلال بەڵێ ئەدی ئێمە دەوڵەتمان ڕانە دەگەیاند نابابە دەوڵەتی چیزا دەوڵەت ڕاشی گەیەنی خۆ هەر چوار دەورەکە قبول ناکە ئەمریکا کورد ناکاتە هیچ هەموو ئاماژەکان تو دەرمانت بایعەت هەموو شتێکت بچێتەوە سەر بەغا پارەی جوتیارت نیازان بە چ دەوێن حکومەت بێرێ کام حکومەت جا ئەوە بۆیە وا دەکەن خەڵک تووڕەکەن یانی تێناگەن باشە دەستەکانت خۆش بێ کاک زەلاریان هەرزات بێتە شەڕی ناخۆ بەغا بێنەوە خواگەدارت بێ سوپاس بۆ پەیوەندەکەت دەست و چاوت خۆش بێ مەمنونم باوکی مصعب لە چەمچەماڵەوە وەرەگرم السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. شوني بلا باشید خاڵی ڕازی بێ ئاخوا تەلەڤیزۆنەکە بێدەنکە و لە تەلەفۆنەوە گوێم لێ بگرێ باشتری ژەبم کۆرە بەسەر ئەو چاوە قوربانی چاوت مەمنونم سپاس فەرموو لە کاتە ئەم بەرنامەیە هەموو ساڵی خەڵک ئەمە چییە ینی ئەمە نەوت ئێخەکەینا یعنی باوکم ئەمە نە ساڵێکە و نە دووە و نە سێ ینی ئەم ملەتە ینی والله وەک سوالکەری لێ هاتە والله مردنە خەڵک داوای نەتەکە یعنی دوو کەس من ناڵم وەکو خەڵک ناڵم دوو بنەماڵە من ناڵم دوو کەس لەولا ملەتەکە ئەم منتەقەش ینی ئەسوورێنەکەی یعنی ئەمە کەی ڕاستە ئەمە کەی غیرەت ئەم خەڵکەیەتی داوای نەتەکە والله من بەش بە حاڵی خۆم حەز ناکەم یەک قەترە نەوت بدا بەم خەڵک باش يعني أما أي 6 مليون كذا دو كذا من عالم شو كذا من عالم إذا كان ما استناكم إن يصوت لا أما الوقت مزرعة بدأ طبعا واسطورينه بله آخر أمر راسه حمل صار كاكنا وتكنا كاك كل ما عيبة يعني والله الوقت صار كذياتهم خلق بعض والله من عواتم أو أمسك متى كتير لو نداتهم خلق يعني أمام الدنيا بقول توهم خلق في سؤالي كذا كاك أما تشي الناس روش يكون ندو نوتكهات نهات يا والله عيبة بقول كاك باوشي مصعب بله بله ئیسا بۆ نمونە کابرا ئەگەر بۆ نمونە ئێستا من یەکێک نامەیەکی ناردووە ئەڵێ کاکە فریاکەوە ماڵێک وەزعیان زۆر خراپە مناڵی تازە لە دایکبویان هەیە یەک قەترە نەوت لە ماڵیانە نییە یعنی ئەوەی بە خێرەومەند و خەڵکێکی خێرکەر و ئەوانە پێمان گەیاندون هەر چۆنێک بێ یعنی ئێستا کابرا نەوت لە ماڵیانە بێت چی بکە چی بکات ئەم خەڵکە ئەگەر غیرەتمان هەبێ من یەک بچای ئەگەر غیرەتمان هەبێنیا هەڵ ئەسینیا هەڵ ئەسین ئەمانە لەناو ئەبی آخر خەڵک غیرەتی لێ بۆی ئەقارەبە هەتا غیرەت نەبێ ئاوە هەموو ئەگەر وڵای هەتا ڕۆژەکەی قیامەت ئەبێ ئەم بەرنامەیە تۆ تەواو نەبێ ئەو باقی باش دەستەکانت خۆش بێ سپاسە دەکەم باوکی مصعب بۆ پەیوەندەکەت خوا ئاگادارت بێ چمە لای کاک هیوا لە سلێمانیەوە کاک هیوا کاک هیوا چێ کاک پۆڵا لە هەولێرەوە کاک پۆڵا بەڵێ کاک محمودی بەڕێز ئێوارەی تۆ بینەرەکان هەموو کاتت باش کاک پۆڵا گیان سپاسە دەکەم لە خزمەتین فەرموو زۆرمان وت دەربارەی نەوت و کارەبا من هیچ شتێکم نییە بەڵام دەستخۆشی لەو برابەڕێزە دەکەم ئەو کاک زەلالەی لە هەولێر بەڕاستی تێگەیوە ئەوەی لە هەولێر هەڵسەنگاندنێکی ورد بۆ دۆخی هەولێر بکە هەموو ئاماژەکان وا پێدەچێ کەمتەرخەمی حکوومەت بە ئەنقەس وا بکە لە ڕوومادی بە تایبەتی جموزۆڵی عەرەبەکان ڕوومادی لە هەولێر بە تەواوی خەریکە کۆنتڕۆڵی هەولێر دەکەن هەموو ئاماژەک بەوە دەچێ پشێویەک خودی دەسەڵات ببێتە هۆی دروستکردنی پشێویەک بە ئەنقەس ڕادەستی عەرەبەکانی بکات دەبێت توێژینەوە لەسەر ئەوە بکرێت بە دووادارچوون بکەن چونکە چۆ سەیری کە ئێستا هەولێر لەدەست ڕۆیە تەنانەت گازینۆکان بەتەمەنەکان کافتریاکان بۆ پشودانێک دەچوون شاید بخۆنەوە ئێستا ئەویش بووە بە زێڕە سەرۆکمان زێڕە
هەموو شتێک تێک داوە بە ئەنقەت وا دەکەن وتکایە لایەنە سیاسیەکان ئەوانەی کە دەنگتان بە ریفراندۆمدا پێوتان لێکرا هەڵخەڵە پێندران دەزانن بۆچی کرا بریای هەولێر بە تایبەتی کوردستان بکەون چونکە حکوومەتی هەرێم لە خوای دەوێت شێوی دروستکە ئەو عەرەبانە زموزۆڵەکانیان بە تایبەتیوانەی لە ڕوومادیەوە هاتوون لە حەدیثەوە هاتوون خێرە هاتوون بۆ هەولێر دەندان پارێزگا یان پازدا حکوومەتی هەرێم دەوێت ڕادەستی وان بکات بۆیە داوا لە هەموو دەسەڵاتدارانی حزبە بچووکەکان دەکەم کۆبوونەوەیەک بکەن توێژینەوەیەک بکەن دڵنیا بە ئاماژە و مەبەستیان ئەوەیە زانتاکانیان هەڵدەگرن کاک پۆڵا دینی عەرەبمان دەکەنەوە کاک پۆڵا وایە تۆڵەی خۆیان لە کورد دەکەنەوە لەبەر ئەوەی ملەتی کورد هەمووی دەن بەڵێ کاک مەحموود شتێکت لەبیر چووە ئێستا ئەو مڵک و زەوی و زارەی کە عەرەب بۆی دەکڕێ لە هەرێمی کوردستان خودی کوردەکە خۆی بۆی ناکڕێ بە ئەنقەستە ئەها بە ئەنقەستە عەرەب وا دەکا بۆی هەولێر چی لێ بکە من چ دەڵێم تۆ سەیری کە زمانی ژنما لە هەولێر کاک مەحموود بەڵێ کاک مەحموود بەڵێ بەڵێ لەبێ خەمی حزبەکانە فریای هەولێر بکەون لەوێ ڕا ئێستا دەیانەوە سلێمانیش وەک هەولێر لێکەن تکایە فریاکەونەوە بە ئەنقەست وا دەکا تۆ بڕۆ لە تووڕەقەوە تا کەس نەزان کاک مەحموود شارەزای لە تووڕەقەوە تا کەس نەزان بەڵێ لە گەڕەکی شادیەوە تا گەڕەکی تۆڕش زۆربەی هەرە زۆری عەرەبن هەرە کۆنتڕۆڵیان کردووە خێرە لە ڕوومادی هاتووە ئایا ڕوومادی لەژێر دەستی داعش ئەوانە ئاوارە نەخێر بە ئەنقەست دەسەڵاتی کوردی پێشبینی دەکەم ڕادەستی ئەو عەرەبانەی بکە زانتاکانیان هەڵگرن وەک لە کوردەواری گوتراوە هەیاران وەکو جاران وەی ئەرچی هەموو دەسەڵاتدارانە هەموو حزبەکانە کۆبوونەوەیەک بکەن بارودۆخی هەولێر خەریکە بە تەواوی لە دەستەر دەچێ تۆ سەیریکە باوەڕت بێ ناوچەیەکەیە ناوچەی شەمامی پێ دەڵێن کاک مەحموود ئەزانم گوت خەریکە تۆریکەن لەژێر دەستی لە هەولێرە لەبەر عەرەبەکان وە کۆت دەکەن ڕادەکەن تەنانەت تەشیشیان هەیە ئەوەی کە نزیکی مەخمورە وایە نا 10 کیلۆمەتر لە سەنتەری هەولێر دوورە 12 شەمامێت ناوچەی شەمامێت ئەوتۆتە ئێستا لەژێر کۆنتڕۆڵی عەرەبەکانە کاکە ئەخە ڕاپۆر ناکەیت کەناڵی نەتەوەییمان نییە کاک مەحموود باش دەستی شەمامێت بڕۆ بزانە ژمارەی گوندێکت پێ بڵێن ئێستا ژمارەی کوردەکان 200 ماڵ بوو کاک مەحموود باش ناوی گوندەکەشت پێ بڵێم گوندی دووستەپا یەکێک خەڵکی وێ بۆی باسکردم گوتی کوردەکان ئەوانەی بە ڕۆژیش دێنەوە نەک شەو و ڕۆژ 200 ماڵە عەرەبەکان 300 ماڵن ماوەیەک لەوە پێش تیرۆریستێکی گەورەش هەر لەو گوندە دەستگیر کرا ئایا حکوومەتی هەرێم تۆ ئاگادارنی خەڵکی ڕوومادی ئاوارەیە خەڵکی کەرکووک ئاوارەیە خەڵکی شەنگال و مەخمور ئاوارەیە دەستەکانت خۆش بێ کاک پۆڵای جان کە دەبێ حزبەکان بە تایبەتی کەرۆکی هەموو حزبەکان ئەوانەی دەیان گوت ریفراندۆم پۆتانی ڕەشە بابێنە مەیدان زان پۆتانەکە لە هەولێرکی بەسەرهات پۆتانەکەی هەولێرکی بەسەرهات دووبارە سەرم یەشاندی نا سپاس بۆ تۆش سپاس بۆ پەیوەندەکەت خوا ئاگادارت بێ ئەچمە لای پەیوەندیەکی تر کاک ئەحمەد لە چەمچەماڵەوە السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. دەستخۆشی بەرنامەکەتان نییەکەم. سپاس دەکەین کاک ئەحمەد گیان دەنگی تەلەڤیزۆنەکە بێدەنکەی سپاس دەکەم لە تەلەفۆنەوەی گوێم لێ بگرە. بەڵێ وەڵایی دەستخۆشی بەرنامەکەت لێکەم بۆ چاوەڕێکە ئێمە کاتی خۆیان هەمومان تەمەنێکمان هەیە ئازانین حکومەتی بەعەد چۆن بوو پێویست ناکات تەمانەوەنە لەسەر سرودێک بڕۆن بە هەر حاڵ کاتی خۆی ئێمە لە کەرکووک و لە شوێنەکانی ترەوە نەوتمان بەجلیکانی هێنا کاتێک گەشتینە سەیتەرەی هەولێر بڵین سەیتەرەی کەرکووک لەوێ ئەو سەربازانی لێ بوون حربەیشانە کرد بە جلکانە نەوتەکە و ئایانڕشان یان هەر ڕاستەخۆ جلکان نەوتەکان ئەرشان ئێستا لێرە حکومەتی هەرێم 4 ساڵجارێک 5 ساڵجارێک 3 ساڵجارێک نەوت تەوزیعەکە بەڕاستی من هەر وەکو ئەوە ئەیبینم کەوا جلکانە نەوتەکە ئێرشان چونکە 3 ساڵجارێک بەرمیلێ نەوت پێم بڵێ دەسەڵاتدارانی پارتی یان دەسەڵاتدارانی یەکێتی چۆن خۆیان پێ ئەژێن بە 3 ساڵ نەوت وڵا کاک ئەحمەد شوبهاندنێکی جوان بوو لەلایەتریش ئەو نەبوونی ئەو تاعیناتە بەڕاستی گەنجێ زۆر
تەخەڕوجی زانکۆ ئەمانە هەمووی 10 ساڵ 15 ساڵە هەیە تەخەڕوجی کردو تاعین نابێ نەوتی بۆ دابین ناکا کارەبای بۆ دابین ناکا ئاشوە تۆ مەڕۆ بۆ بیلاڕوسیا ئاشە بۆ نەڕۆی یان بڕۆی بۆ وڵا بگەڕێرەوە تۆ لێرە هیچ بۆم نەکردووە معنای تایە من بڕۆم بۆیە و بگەڕێمەوە بۆ لای تۆ شتی وا بێ وازحە دەستەکانت خۆش بێ شوبهاندنێکی جوان بوو مەوزوعی ئەو جلیکانی و حربە و سەبەبی خۆممان تەمەنێک ئەومان هەیە و کەس لەبیری نەچوەتەوە یان ڕاستە ڕاستە ئەو مۆزوعانە بەڵام تۆ بزانە تۆ ئەو کاتەوەکو بەڕاستی بالفعل ئەو کردەوەی بەعسەی کردنەوەتەکەی هەڵشان ئێساکە ئەمان ئەیکەن بە چۆ جۆرێک بەوەی کە نەوت ناداتێ بەوەی کە 4 سازارێک ئەداتێ ئاخر 4 سازارێک ئەگەر تۆ هەر ڕۆژی جلکانێ نەوت سرکەی خۆ 4 سازارەکەی بەرگەی هیچ نابێ ئەنی ڕاستە بەرگەی سەعاتێک ناگرێ ئەگەر ماڵێک تۆ زەین نەبێ ئەوە سەرۆڵای ئەوەی کە نەوت ناداتێ ئەو کارە باش ناداتێ کە تاوەکو بڵنجۆرە ئامێرێکی گەرمکەرەوە هەڵکەی یعنی ئەم بەڕاستی ئەمە زوڵمێکە زۆر دەحەق بە هاوڵاتیانی کوردستان ئەکرێت دەستە خۆش بێخوا لەسەر دەم شارەکان ئێستا هەیە ئەڵێ وڵا هەولێر باشە یان شارێکی تر باشە خزمەتگوزاری لەوێ بەڵێ بالفعل لەوێ دەسەڵاتی پارتی بۆ خۆی بۆ خۆیان لەوێ کاروباری خۆیان ئاسان کردووە هەتا ڕێگاڵبان وەک بیستمان ئاڵێن لە بلۆبارگان کاک ئەحمەدجان موفق بی سپاس بۆ پەیوەندەکەت باوشی دالیا دەمێکە لەسەر هێڵە لە سلێمانیەوە ئەو وەرەگرم باوشی دالیا جەناب زۆر سپاس بۆ کەناڵەکەتان من زۆر سپاسی ئەو دوو بەڕێزاکەم کە وتیان حکوومەت شکستی نهێناوە بالفعل حکوومەت بە هیچ شێوەیە شکستی نهێناوە بەڵکو ئەوە خەڵکە شکستی پێهێنراوە ئەوان هەمووی بە ملیاران دۆلار ڕۆژانە بە ملیاران دۆلار لە نەوت و لە بەنزین و لە داهاتی سنووری و لە داهاتی ناوخۆ ئەمانە کۆکەنەوە ڕۆژانە ئەوە تا قوتابی خەڵکی فەقیر و هەژار ئەتێ بۆ قوتابخانە بەیانیان پێڵێن ئەم سوودە بڵێن دینمە ئەنا ئاینمانە کوردستان ئەی باشە ئەگەر دینتانە ئاینتانە کوردستان بۆ 7 میلیۆن نین لە کوردستانە هەیە لە پەنا جادەکەی پێنجوونە لە پەنا ماڵەکەی پێنجوونە خەڵک ئەگەر تۆزێ لابا ئەڵهام ئەی کوژێ کەی ئەوە دینتانە کوردستانتان بەڕاستی ئەمانە قوتابخانەن ئەمانە مەدرسەن ئەمانە هێنراون بۆ تەدمیری کورد و کوردستان بۆ تەدمیری قوتابخانە بۆ تەدمیری خەستەخانە بۆ تەدمیری ئەخلاقی کورد بۆ تەدمیری لادێ بۆ تەدمیری شار بۆ تەدمیری جادە و بان ئەمانە مەدرسەیەکی بەکرێ گیراوی دەرەچین هیچ گومانی تیانە ئەمانە نەهاتوون بۆ خزمەتی کورد و کوردستان و بۆ ئاوەدانکردنەوەی کورد و کوردستان زۆر بە دڵنیاییەوە دەستە خۆش بێ ئاخوا کراون بۆ تەدمیری بۆ ڕووخاندنی خەڵکی کوردستان بۆ ئیمتیاری خەڵکی کوردستان بۆ ئەوەی خەڵک بێئومێد ببێ ئەم وڵاتە بەجێ بهێڵێ بۆ ئاغاکانیان بۆ شۆخاکانیان بۆ گەورەکانیان بۆی هەموو سەر و تووسامانەکە کۆکەنەوە وازحە دەستی ئاغاکانیانەوە ئەمە وازحە پەیامەکەت گەیشت باوکی دالیا زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سەرکەوتوو بی ئینشاڵڵا کاک هێمن لە 3 سادقە وەرەگرم کاک السلام عليكم. عليك السلام ورحمة الله كاك هێمن جان. باشی کار محمود جان. تۆ چۆنی جانەکەم سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامەکە دەوێتم. لە خزمەتام سپاس دەکەم دەستخۆشی لە جەنابتەکەم. سپاس دەکەم. وڵای من اختیارەکەتان هەیە بۆچی حکوومەتی هەرێم نەوتێ حکوومەتێک هەیە لەم هەرێمی کوردستانە تا نەوتە من اختیار نەچوو ئەەکەم بەس ئایا حکوومەتی هەر لكيف كان بزاي النوت أساسا أول شيء على النوت بس سابقا حرب إن نكرا دابج نكرا حكومتي شيء وشتي شيء الدولار رد حاجة عادية حرب حكومة دنيا بنايا حرب ما عادية مكين ولا أما تيجي شيانا مخلقي شيانا هني خلقي وضعي بازني وضعي زاراي خرافة قال محمي يعني براسي حكومة حرب من حكومة أصلا ولا عن استدانة بوشي حكومة كوع واضحة حکوومەت ناوی لە خۆی ناوە حکوومەت و وەزارەتی هەیە سەرۆکایەتی حکوومەتی هەیە سەرۆکایەتی هەرێمی هەیە وەفدی مفاوەزی هەیە بۆ بەغا بۆ شوێنان بەڵام لە ناوخۆی وڵاتە ئەوە تۆ هاوشێوەکان و هاوڵاتیانی بەڕێزی هەرێمی کوردستان
کەس نابینی دڵی خۆش بێ، کەس نابینی بڵێ وەزع خۆشە، کەس نابینی بڵێ پارەم پێیە، کەس نابینی بڵێ مەسەلەن دڵم بە حکوومەتەکەم خۆشە. ڕۆحی ئینتیما خەریکە کاڵە بێتەوە لە هەرێمی کوردستان. وای لێ دێ ڕۆحی ئینتیما بۆ وڵات و خاک و نیشتیمان و ئەم قوارەیە نەماوە بەڕاستی. دەستەکانت خۆش بێ. سپاس بۆ پەیوەندەکەت کاگێ. من ئەچمە لای باوکی عەلی لە کەلارەوە. باوک عەلی. سلام علیکم. عەلەیکە سەلام ڕەحمەتوڵڵی وبەرەکاتوه. دەستخۆشی بەرنامەکەت لێکەم مامۆستای. سپاس دەکەم باوکی عەلی، مەمنونی تۆم. جا مامۆستای گیان حکومەت چی بە ئێمە داوە کە ناومان ناوە حکومەت؟ بەڵێ. حکومەت چی بە ئێمە داوە؟ چیەکەوا حکومەت دایە بە ئێمە؟ لەوەی زیاتر کە بەس ڕوتمان بکەنەوە لەوە زیاتر چی داوە بە ئێمە؟ ئازە لە عێراقەوە تێ، غازە لە عێراقەوە تێ، بەندی لە عێراقەوە تێ، موچەیە لە عێراقەوە تێ. ئەمانەوە چی بایەقین حکومەت چی بە من داوە؟ لێ بزانە ئەم حکومەتە کە تۆ باسەکەی بەس نەوت نییە کاکە، ئەو چی بە من داوە؟ هەتا تۆ باسی نەوتەکەی. بەڵێ. چی بە من داوە؟ ئێمە یعنی هیچ شتێکمان نییە کە این حکومەت خۆمان بێبێژێ ئەمە حکومەت نین ئەمانە وەکیلن وەکیل. ئیتر وەکیل هەرچی لایەکن بخوان وەکیلن تەواو. وەکیلێکی بێزەمیرن، وەکیلێکی بێویجدانن، وەکیلێکن خوا ناناسن. باش. ئەگەر خوا بناسن دوومان کارەبا 126,000 بۆ من کێتەوە. چەندێک نووسراوەتەوە؟ بتمەیە ئی ساڵە دووانی کارەبای نەدیوە. ئەگەر تۆ دەست لە کارەبای ماڵ مندایە من دەتوێن. چەندێکت بۆ هاتووەتەوە؟ 26,000. 26,000. ئارە وەڵڵا. کورە کاری بەخێرە، خەڵکێ بە ملیۆن بۆی هاتووەتەوە باوکی عەلی بەخوا. باشە قوربانت مەبراتمەکەی منیش 200. نانا قسەکەم لەسەرەوەی کاڵم کاری بەخێرە، یعنی حکوومەت لە 20,000 و 30,000 نەماوەتەوە. ئێستا کۆمنتێکم هەیە ئەوەتانێ پیاوێکی بەڕێز نووسیوێتی 600 و نازام 37,000 شتێکی وایە پارەی ئاوم بۆ هاتووەتەوە. ئەڵێ زمانی سەدام لە لادێکان پارەی ئاو وەرناگیرە، یعنی دانیشتووی لادەیەکە لە لادێکان ئەڵێ ئەوە نەپارەی ئاوم بۆ هاتووەتەوە. جارە من باسی ئاوم نەکردە، بەس باسی کارەبام کردە، باسی غازم کردە، چەندە باسی بنزین برای من بنزین ئەو ڕۆژە تەواوە. دەستەکانت خۆش بێ باوکی عەلی. بنزین وەرگرا. دەست خۆش بێ. دایکی محەممەد لە سلێمانیەوە لەسەر هێڵە دەمێکە. سپاسە دەکەم بۆ پەیوەندەکەت دایکی محەممەد. سلام علیکم. عەلەیکی سەلام و ڕەحمەتوڵڵاه. برا ڕێژەکەم باشی؟ خوا لێ ڕازی بێ یاخوا. یاخوا خوای گورن هەم ماڕاز بێ. وەڵڵی براکەم من هیچ قسەم لەسەر حکومەت نییە. ئێمە خۆمان خراپین، خۆمان پیسبووینە، خۆمان خراپین. یعنی بڕۆ لە کۆمەلگایەک بناوە بسڵمان بناوە ئیسلام بناوەی دینەوە بڕۆ هەمووی پانتۆڵ لە پێ هەمووی بەرەڵڵا هەمووی هیچی ڕوو لە خوا نییە کاکە. خوای گەورە غەزەبمان لێگرێ وەکو ئەو پێغەمبەرانی صلی الله علیه وسلم کاتی خۆی ئەمە نوحە ئەمەها حەزەتی پیرمەبێکان پێغەمبەری لەناو قەدا بە مشار بڕاوەتەوە خوای گەورە چۆن غەزەبی لێیانگرت. ئێمە خۆمان بووینەتەوە کاری ئەوەی کە خوای گەورە غەزەبمان لێ بگرێت. هیچ کات خەتای حکومەت نییە. خۆمان ئەوەنە پیسین وەڵڵاهی براکەم ئێستاڵێن ئەوروپا وایە و نازانم ئەمریکا وایە و کێ وایە خۆمان لە هەموو وڵاتەکان پیسترین. هەتا نێژگەڕێنەوە بۆ لای خوای گەورە و تۆبەی یەکجارەکی نەکەین قەت ئەم حکومەتە لەگەڵمانە باش نابێت و نیابە ئەو تا خوای گەورە بخاتر ناوجوانەکانی ڕەحم لە بێزمان بکات نەک لە ئێمەیە کە ڕوو لە خوانین. ئینشەڵڵا خوای گەورە بە کردەوەی خۆم ئێمەش لەگەڵ بێزمانەکانە ناکە ئەو تا خوای گەورە بارمەکەی نیمان گرتوێتەوە. ئێمە کە بە خۆمانانە چینەوە ئێمە کە خۆمان دەرز لەم هەموو پند و ئیبرەت و دەرد و نەهامەتێ بە سەرمانە دێ دەرزی لێوە نەگرم من ڕەحمەتی لە حکومەت بگرم. واللهی ئێمە ئەگەر بۆ خوا سوبحاو بین و خوا لە پشتمان بێبرا بەڕێزەکەم واللهی بە یەک دوعای دایکی شەهیدێ بە یەک دوعای دایکە هەتیوێ بە یەک دوعای یەکێ لە ئێمە کە بۆ خوا سەر بنێستە خوا گەورە ئەم باڵمە لە ناوەدات. ونعم بالله زۆر ڕاستە ئەو قسەیە زۆر ڕاستە ئەو قسەیە بێگومان خۆ سەدام ئەم هەموو خەڵکە لەبەری سوزەی ئەبرد و بەخوا من بە بەحاڵ بە بیرم دێ پیاوێک بوو ئەیود مناڵێکم هەیە ژنێ بوو ئەیت بە سەدا نوی لەبەر پێ تاسەرێ بڕم
لەبەر تێتا سەرێ بڕم چی ئەڵێ بۆ دەکەم لە کونا دەریان کرد خۆ ئەوەیان کرد بەبەستا هەمومانەوە ئیدامیان کرد بەڵام وەڵڵاهی برا گەورەکەم هۆکارەکەی من لەگەڵ کەناڵە ترشا زۆر پەیوەندیم کرد وەرنەگیرا زۆر داغ لە دڵ بووم واللهی کاکە هۆکارەکەی خۆمانی واللهی هەتا ئەم دینە ئاوا دەستی لێبەر بدەین واللهی هەتا نەگەڕێنەوە بۆ لای خوای گەورە هەتا سبەی تۆ بۆ شکر بۆ خوای گەورە نەبێنی واللهی قەت بە ئاوات خۆمان نادەین ئەوانەیشی کار ڕۆشتنە بۆ ئەو وڵاتانە واللهی تاقی لە بێپارەیان نەڕۆشتووە واللهی جیرانتمان هەیە گڵابۆ و سەیارە و چی هەیە فرۆشتێتی ڕۆشتووە تەنها ئەوەی بگاتە ئەو وڵاتانە و بۆ کاکە بۆ ڕۆم بۆ وڵاتانە بۆ ڕۆم بەرامبەر وڵاتێکە گرم ئەیدەمە بەرد و خاکەناس ئەی بۆ نایەی سەرۆکەی خۆ دێتە بەر بەرد و خاکەناسکەیت یەک شتێکت بۆ ناکات دەستەکانت خۆش بێ دایکی محەممەد دەکەم سەلامەتی خوا سپاس دەکەم خوا ئاگادارت بێ کاک هاوڕێ لە سێ ساعت کۆ تا پەیوەندی وەرەگرم کاک هاوڕێ کاکە گیان سڵاو ڕێزمەیە بۆتان عەلەیکە السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوو ئێمەش سڵاو و ڕێزمان بۆ جەنابەت هەیە خوای گەورە یارمەتی هەمومان بات و یارمەتی ئێوەش بات و یا ڕەب کەوتبوون ئینشاءڵڵا ئامین یا ڕەب خاڵۆ گیان ئەزانی چۆنە ئێمە بەڵێ ئێمە بەڕەئی من ئێمە ئەبێ بەعام تۆبە بکەین باش ئەبێ بەعام تۆبە بکەین تۆبە بکەین و بگەڕێنەوە بۆ لای خوا ئیتر وات لە قاچ و قوچ و ئەوسەر و توشتە بردن بۆ دیکتاتۆر و بۆ ئەم شتانە وازی لێ بێنین ئەو ڕێگەی کە ڕێگەی خوایە بیگرینە بەر و تۆبە بکەین تا خوا بێ بە هاوارمانەوە ئێمە بۆیە ئەڵێن اللهم أطفئ الظالمين بالظالمين واجعل من بين أيديها مسلمين سالمين ئەبێ ئێمە مسلمینە سالیمەکان بین ئەم جارە خوای گەورەی زەواڵێ گەنێرێ بۆ زاڵمەکە و ئەیفەوتێنێ و لە کۆڵ ئێمە یەخات ئێمە خۆمان خراپین ئەوەتانێ کاڵە نیوەی هەتا بەیانی حرەسە نیوەی سوژدە ئەبا نیوەی بەسەری سوێنەخوا نیوەی شەڕی لەسەرەکە نیوەی ئەڵێ ئەمە وانە ئەوە وایە قسەی حەقە خەنە ژێرۆ قسەی ناحەقە خەنە سەرۆ ئەم خەڵکە ئەگەر سەرۆکێک ئەگەر ڕئیسێکی هەر وڵاتێ بێ یا هی ئێمە بێت ئەگەر ئەو نەغ بەخۆیان نەفەرمێتەوە بێتە ناو خەڵکەکەی و دەستخاتە سەرشانی خەڵکەکەی و دڵنەوایی خەڵکەکەی بکا و بڵێ چیتان پێویستە و چیتان پێویست نییە ئەمە ڕئیس نییە ئەمە بەڕاستی ئەمە دژمنە خۆ فیرعون بەقەمانە زاڵم نەبوو فیرعون کابرایە کەر بوو داوای خوایەتی ئەگرەی و من خوا ئیناخۆ دزی نەیە کرد قارە سەرەت و سامانی نەیەویستەمووی یا بە قارون و ئەیوو بڕۆ تۆ سەرەت و سامانەکە بۆ تۆ بەڵام من هەر خەڵکەکەمەوێ خەڵکەکە ئەیوو بە خەڵکەکەی و ئایا من خوایەوە نیم ئەیان و بەڵێ ئێمە زۆر خەڵەتین ئێمە ئەبێت تەوبە بکەین خوایەکمان هەیە کە ناوی ئەڵڵایە واحد القەهارە واحد الأحد واحد الصەمەدە ئێمە بگەڕێنەوە بە لای ئەو خوا ئەو خواشە دەستی بەزەیمان بۆ درێژەکات دەستی ڕەحمەتمان بۆ درێژەکات دەستەکانە خۆش بێ ئەمانە خوا قارونی فەوتان نەمرووی فەوتان هامانی فەوتان شەدای فەوتان تەقیانوسی فەوتان هەموو دیکتاتۆرەکانی فەوتان ئەمانیشە خوا بۆ ئێمەی ناردوور کە ئێمە عەبدپەرستیەکەین یەگەی ئەبێ ئێمە بینی خۆمان و خوا بەعام تۆبە بکەین تۆبەیەک بکەین خوا حاکمێکی عادڵ خوا حاکمێکی بەبەزەیی خوا حاکمێکی موسڵمان بنێرێ بۆمان بە دینمان بە ئاینمانەوە بە خۆمانەوە بە سەرۆتمانەوە تازەمان کاتەوە کاکە ئێمە بەدەستی خۆمان خاڵێکیان وامان کردەوە بە خۆمان هیوادارم بیرکەینەوە زۆر 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 سپاس و ڕێزیشم هەیە بۆ ئێوە بۆ کەناڵەکەیشتان و دەست و چاوت خۆش بێ گەورە سەرکەوتومانکە لە هەموو ڕێ زۆر سپاس کاک هاوڕێیان دەستەکانە خۆش بێ بۆ پەیوەندێکت خوا ئاگادارت بێ بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی دوانگەی خەڵک تا ئەڵلقەیەکی تر بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم لە دوعای خێر بێ بەشمان مەکەن. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.